هجمار مريين كورونا لماساتشوستس 10,000 درباس دكه. CHP dibêje ew tenê dikare pirsgirêka Kurd li Tirkiye çareser bike. Kampa Waşûkanî li Rojhilatê Sûriyê pêwîstî bi alîkariyên mirovî heye. Ji bernameya Kurd Connection dengê Amerîka li Washingtona paytext ev dem û hemî demên baş bînerin hêja. لایمنیشەوە ئیدەمەتان خۆش لەم ژمار هەشتنی مشەوەکیوە دەم واشنگتن هەینی سێنزەی مانگی 11 ساڵە 2020 ئومیدەوارم دەمێکی خۆش وەلمان بوانە سەر. مردن بە ڤایرۆسی کۆرۆنا لە ئیالەتی ماساچوسس بە فەرمی لە 10,000 کەسی تێپەڕاندووە و بەرپرسانی تەندروستی هۆشداریەوە دەدەن کە کۆی ژمارەی ڕاستەقینە لەوانەیە زۆر لەوە زۆرتر بیت بەهۆی ئەو مردنانەی کە نەخراونەتەوە پاڵ کۆڤید-19. ئەمریکا ڕۆژی پێنجشەممە بە 153,000 کەیسی نوێ ڤایرۆسی کۆرۆنا ژمارەیەکی نوێ لە تۆمارکراوەیدا تۆمار کرد لە کاتێکدا لە سەرتاسەری وڵاتەکەدا 66,000 کەس لە نەخۆشخانەدا تیماری کراون. کۆی توشبووان بە ڤایرۆسەکە لە ئەمریکا 10 ملیۆنی تێپەڕاندووە و فەرتر لە 245,000 کەسیش مردوون. فەرەبوونی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا بەهۆی پەیڕەوی نەکردنی پێوانەکانی تەندروستیە و نزیک بوونەوە کۆمەڵایەتی. ڕێکەبەریە هەڵبژارتنên دەربارەی کۆنگرێسا ئەمریکیدا نها لە ویلایەتێکە باشووری ئەمریکا ڕاوەستیایە. جۆرجیا کو هین ئەنجام لێ نەدیارن. لە گۆر کۆ پەیامنێرا دەنگی ئەمریکا کاترین جیپسن ڕادگهێنە ئەو دوو کورسیên سیناتۆیê نمایî dê biryarder bin di balansa sînatoyê de. هەڵبژاردننی 2020 هێشتا کۆتایی نەهاتووە. هەردوو پێشبڕکێکەی ئەنجومەنی سیناتی جۆرجیا لە سەی ئەم مانگەدا هیچ زۆرینەیەکی ڕەهایان بەدەست نەهێنا. بۆیە دەنگدەران جارێکی دیکە بەرەو دەنگدانی هەڵبژاردننی گەڕی دووەم دەست پێ دەکەنەوە. ڕافایل وۆرناک و جۆن ئۆسفی دیموکرات لە هەوڵی ئەوەدان کورسیەکانی کێلی لۆفلەر و دەیڤد پێردۆی کۆماری بەدەست بهێنن. ئەم سیناتۆرە کۆماریانی ئێستا تەنها وایە نەزانی بە ئاسانی هەڵەبژێرێنەوە. تا ئەساکە کۆماریەکان لە ئەنجومەنی سیناتی داهاتووی ئەمریکا 50 کورسیان بەدەستێناوە. دیموکراتەکان 46 کورسیان بەدەستێناوە لەگەڵ دوو سەربەخۆ کە بە شێوەیەکی گشتی دەنگەکانیان لەگەڵ دیموکراتەکاندایە. ئەو دوو دەنگانە تایبەتەی جۆرجیا مانای ئەوەیە ئەگەر دیموکراتەکان توانیان هەردوو کورسیەکە بەدەست بهێنن ئەوە دەبێتە 50-50. دەستوری ئێمە ئاماژە بەوە دەدات کە جێگیری سەرۆکایەتی ئەنجومەنی سینات دەکات. واتە دواتر جێگری سەرۆکی هەڵبژێرا و کاملا هێرس دەبێتە ئەو دەنگدانی کە لە ئەنجومەنی سیناتدا یەکلایی کەرەوەیە. ئەمەش ڕێڕەوەکە بەرتەسک دەکاتەوە بۆ کارنامەی سەرۆکی هەڵبژێردرا و جۆ بایدن. ئەوە ڕوونە زۆر باشتر دەبێت ئەگەر لە سیناتدا یەکسان بووین واتە جێگری سەرۆک زۆر گرنگتر دەبێت زۆر زیاتر لەوەی کە ئێستا هەیە. بەڵام ئەگەر کۆماریەکان یەکیان هەردوو کورسیەکان بردەوە ئەوە پێشبینیەکان بۆ سەرۆکایەتی بایدن گۆڕانکاریی بەرچاوی بەسەردادێت. بوونی ئەنجومەنێکی سیناتی ئەمریکا کە لەلایەن کۆماری خوازەکانەوە کۆنتڕۆڵ بکرێت بەتایبەتیش میچ ماکانێڵ دەبێتە هۆی کۆسب لە بەردەم ئامانجەکانی ئەو ئەجێندا پێشکەوت و خوازانەی کە ئەو هەڵمەتەی بۆ کردبوون. جارڕەنگە ئەمەش مانای ئەوە بێت یاسای کەمتر پەسەند بکرێت بە دڵنیاییەوە نەک بەو شێوەیە پێشکەوت و خوازیەی کە ئەو دەیەوێت. جۆرجیا بە شێوەیەکی نەریتی شوێنی کۆماریەکان بووە، بەڵام ئەو گۆڕانکاریە بەهۆی هەوڵەکانی ڕێخەری دیموکراتەکان ستیسی ئەبرامسەوە بووە کە دەنگدەرانی هێناوەتە دەرەوە. جۆرجیا دەمێکە ئەم خواستەی هەیە، بەڵام ئێمە ماوەیەکی زۆر کەمترەوە گەڕمان خستووە. ئۆسۆف و وۆرناک هەردووچان نوێنەرایەتی ئەو پێکاتە دیموگرافیە گۆڕاوەی ویلایەتەکە دەکەن، گەنجتر و هەمەڕەنگتر لە کاتێکدا لۆفلەر و پێردۆ هانی هەوادارانی سەرۆکترام دەدەن بۆ ئەوەی بێنە دەرەوە دەنگ بدەن. بەهۆی ئەو هەلومەرجە نیشتیمانیانی کە لە جۆرجیا لە ئارادان لەو باوەڕەدام هەردوولا بە شێوەیەکی زۆر بەشداری بکەن و بە شێوەیەکی بەرچاو ئەو هۆڵانە دەبینین. دەنگدانی پێشوەخت لە جۆرجیا لە ناوەڕاستی مانگی 12 دەست پێ دەکاتەوە بەر لە گەڕی دووەمی هەڵبژاردن واتە 5 مانگی 2021. سەرکەوتنی بایدن لە هەڵبژاردنەکانی ئەمریکا ئومیدێکی هەرگەورەی لای بەشێکی زۆر لە سەران و ڕێبەران و گەلی کورد دروست کردووە
بەو پێی سەردانی هەرێمی کوردستانی کردووە و چاوی بە هەندێک لە بەرپرس و کاربەدەستانی کەوتووە و هەروەها خاوەنی بیرروکەی دابەشکردنی عێراق بە سێ هەرێم بۆ ئەوەی بزانین ئاخۆ کاردانەوەی بایدن لە بەرامبەر کورد چۆن دەبێت کە وەکو دۆست و بە هیوایەکەوە لێ دەڕوانن. ڕێبوار ڕەشید چاودێری کاروباری ڕامیارووی سەرۆکی پێشووی کۆنگرێنەوەی کوردستان کەنەکە ڕاستەوخۆ لە ڕێگای ئسکایپەوە لە ستۆکۆڵم لەگەڵماندایە. کاکە ڕێبوار خۆشەتەوە بۆ بەرنامەکەمان. بایدن کە 8 ساڵ جێگیری سەر و کۆمار بوو چاوەڕی دەکرێت باشتر و یاخود جێوازتر لە جاران سەبارەت بە کورد بیر بکاتەوە؟ بەڕای من نادروستە کە کورد خۆش باوەڕ بێ و ئومێدەوار بێ بەرامبەر بە هاتنە سەرکاری جۆ بایدن. جۆ بایدن تەنها مرۆڤێکە ڕاستە سەرۆکی ئەمریکایە بەڵام بەرژەوەندی ئەمریکا دەپارێزێ. من پێم وایە کە زیاتر دەبێ باز لە سیاسەتی کوردستانی بکەین لە کوردستان. سیاسەتێکی کوردستانیە بەڕای من کە سیاسەتی ئەمریکا دیار دەکات. من پێم وایە بە مێژوو ئەگەر سوود لە مێژوو ئەمریکا وەربگرین ئەمریکا دەتوانێت فەرزی بڕیاری خۆی بکات لەسەر کورد کاتێکە لە بەرژەوەندی خۆی بێ بەڵام ئەمریکا هەرگیز نایەت پێشنیاری باش بۆ کورد بکە بە زۆر بە کوردی بکە بە قازانجی کورد. ئەوە لە هیچ سیاسەتەکان نیە. لەبەرەوە ئەگەر ئێمە بمانەوێت کە جۆ بایدن کە کەسێکە کە زۆر بە ئەزمونە لە پرسی عێراقا لە زیاتر لە 20 ساڵی ڕابردووە لە ناو پرسی عێراقایە ئەگەر بمانەوێت کە جۆ بایدن بێت و بە شێوەیەک پشگیری لە کەیسی کورد بکات دەبێت پێش هەر شتێک ماڵی کورد خۆی ڕێکخراو بێ یەکگرتوو بێ هاودەنگ بێ هاوسەنگەر بێ. لەبەرەوە من بەڵێ فەرموو. کاکە ڕێبوار وا بزانم ساڵی 2015 بوو کە بایدن وتی تورکیا یارمەتی داعشە داد بەڵام هەر ڕۆژی پاش لە قسەکانی پەشیمان بووەوە لە سەردانیدا بۆ تورکیا لەگەڵ داودۆغڵۆ وتی داعش پەکەکە و ئەلنوسرا کردارەکانیان لە یەکەوە نزیکن. ئێستاکە پاشەوە هەموو ساڵانە و کاردانەوەی تورکیا بەرامبەر بە داخوازەکانی ئەمریکا زۆر جار جیاوازی هەبوو و ئاڵزی تێکەوتووە دەبی بایدن چۆن لە تورکیا بیر بکاتەوە؟ من ڕاستەکەی لە نزیکەوە دوای بڵین کارەکانی بایدن کەوتوم لە بایدنە هەر وەکو زۆر سەرۆکۆمار و خەڵکی دیکە کۆنترادیکتێکی زۆر لە کار و لە قسەکانیدا هەیە. دیارە ئێمە کە باسی جۆ بایدن دەکەین باسی سیاسەتی دیموکراتەکان دەکەین. سیاسەتی دیموکراتەکان لەگەڵ ریپەبلیکەکانە لە زۆر خاڵی سەرەکیە دەتوانێت جیاواز بێ. بۆ نمونە زۆر بەلایەنەوە گرنگە کە نەتەوەیەگرتوەکان پرس بە نەتەوەیەگرتوەکان بکەن بار حاڵەگەچی سەرزارەکیش بێ. زۆر بەلایەنەوە گرنگە کە پرس بە یەکێتی ئەوروپا بکەن و زۆریش بەلایەنەوە گرنگە کە ناتۆ لەگەڵدا بێ. من پێم وایە لە هەموو باسەکان کە سەبارەت بە بایدن بێ ئەو سێ خاڵە گرنگن و هەروە یەک خاڵی تریش کە هەروەها گرنگن کە من لە دیموکراتەکانی کەشا بینیمە ئەویش دووبارە و سێبارە فشار بۆ دەسەڵاتی ناوەندی دێنن کە خۆیان لە ڕێگای دیالۆگ و هاوکاری نێوخۆوە کێشەکان چارەسەرکەن. لەبەرەوە من پێم وایە هیوایە کە پێتە بێ کە هەت بێ بەرامبەر بە بایدن بێت و باسی دابەشبوونی عێراق بکە. من پێم وایە ئومێدێکی زۆر هەڵە و چاڕوانێکی زۆر هەڵەیە. کاکە ڕێبوار ئێمەزانی وەزارەتی دەرەوەی ئەمریکا ڕێبازەکانی دەرەوەی دادەڕێژێ و خۆی چەند جارێک سەردانی وەزارەتی دەرەوەت کردووە. ئایا بایدن بەبێ وەزارەتی دەرەوە و بەبێ ڕاوشکارەکانی و بەبێ کەنگرس هیچ شتێکی پێ دەکرێت؟ سەرە کۆمار هەمیشە دەتوانێت هەندێشت بکە. ئێمە لە ترامپی شابینیمان و لە ئۆباما شابینیومانە بەڵام بەڕاستی بەرژەوەندێک جۆرا و جۆرەکانی ئەمریکا زۆر ڕۆڵ دەبینن لەوەی کە سەرە کۆمارێک چ دەکا. سەرە کۆمارێک هەمیشە دەتوانێت بە قازانجی ئەمریکا ڕای خۆی بگۆڕێەوە لەوە ناترسێکە ڕووی بە شێوەیەک ناشرین بێ بە تایبەتی بەرامبەر نەتەوەیەکی کوردی بێپارێزە وەکو بێپارێزی وەکو کورد. ئەوشمان لەبیر نەچێت کە کوردستان پەیوەندی بە 4 دەوڵەتەوە هەیە. من پێم وایە سیاسەتی ئەمریکا دووبارە گەڕێتەوە بۆ پرۆگرامی ئەتۆمی سەرۆک ئۆباما لە 8 ساڵی پێش 4 ساڵی ڕابردوو و هەروەها سەبارەت بە سووریا و تورکیا ڕەنگە بە شێوەیەک جیاواز بێ بەڵام بیرمان نەچێ ئەو فشارەی کە بایدن لەسەر ئەردۆغان هەیەی هەر لە ئێستا ئەردۆغان خەریکە بادەداتەوە و لە نامەکەی ئەردۆغانە بۆ بایدن دەڵێ ئەردۆغان دەڵێ کە
ئەو ئامادەیە بە قازانجی بەرژەوەندی تورکیا و ئەمریکا بێتە لا پەیوەندەکانی ناتۆ هەروەها لە ڕێگەگرتن لە نفوزی رووسیا بێتە هاوکاری بکات. لەبەرەوە من پێم وایە چاوەڕوانێکی ئۆتۆمان لە مەسلەی لە جۆ بایدن نەبێ بەڵکو زیاتر لەسەر پرسی یەکگرتووی یەک ڕێزی خەڵکی کوردستان و هەروەها کاکەڕبا هەرچەند خۆت چەند جاری ئاماژەت پێکردووە لە سەرەتایشەوە کورد چۆن دەتوانی ئەو ئاراستەیە بگۆڕێ لە جیاتیەوەی ئەمریکا وەکو کێشەیەکی مرۆڤایەتیانە تەماشای بکات بە دوای چارەسەریەکی سیاسیدا بێت بۆ کێشەکەی. من پێم وایە بەڕاستی لە مێژووی ئەمریکایە بەڕاستی دەیبینین کە تۆ دەتوانی فشار بۆ ئەمریکا بێنی کە دەتوانی ئەمریکا بێنیتە سەر ئەمری واقع بە مەرجێک گەگرتووبی. ئێمە تەنانەت لە ئەکتەری نادەوڵەتی وەکو تالیبانەکان و ئەلقاعیدە هەتاکو ئەوانیش بینیمان کە ئەمریکا چۆن مل بە ڕێککەوتن و بە سازش دەدا. ئەگەر کاتێک ئێمە بتوانین یەکگرتوو بینە لە ناو کوردستانە، کاتێک بتوانین کە سەرۆکایەتیەک هەبێت لە ناو کوردستانە کە بتوانین نوێنەرەتی خەڵکی کوردستان کە من پێم وایە ئەو کاتە جۆ بایدن دەتوانێت باشتر پشتگیری لە سیاسەتیشی بە قازانجی کوردستان بکات. ڕێبارەشی چاودێری کاروبار ڕامیاری و سەرۆکی پێشووی کۆنگرێنەوەی کوردستان کانەکە زۆر سپاس. پەیوەندیên ئەمریکا و رووسیا di van 4 salên borî de di asteke nizm de bûn. Bi sedema tawanbariyên girêdayî destêwerdana Rûsya di hilbijartinên sala 2016 de. Lê piştî encamên hilbijartinên îsal û serkeftina serokê nû yê hilbijartî Joe Biden pirsa sereke li Rûsya ew e gelo wê tiştek di derbarê van pêwendiyan de bêguhertin, li gel nefreta heyî jî hin çavdêrên Emerîkî û Rûsî dibêjin ku Kremlin hewl dide li gel serokê nû yê Amerîka li dor mijareke sereke kar bike, ew jî mijara kontrolkirina çekan e. Eger hat her du welatan rêkeftinek di vê derbarê de îmze kir, wê demê ew ê karibin derbasî hin mijarên dinên stratejîk bin. فەرەنسا و ئەڵمانیا دوای هێرشەکانی ئەم دوای تیروردا لە ئەوروپا داوای ئاسایشێکی تونتر و بەهێزتری سنووری دەرەوەیان دەکەن. شارەزایان دەڵێن لەگەڵ ئەوەشدا ئەو ڕوشێنانە بەتەنها پێ ناچێت کێشەکە چارەسەر بکات. شەپۆلی هێرشەکان لە 16 تشرین یەکەم لە پاریسەری هەڵدا کاتێ مامۆسا ساموێل پاتیان سەربڕا لەسەر دەسیداوێکی شیشانی بە ناوی عەبدوڵڵا ئەنزۆرۆف. دوای کەمتر لە 2 هەفتە پیاوێکی تونوسی 3 کەسی لە کلێساگ لە شاری نیسی فەڕەنسی بەچەقۆ کوشت کەوکو کۆچبەر لە ڕێگای ئیتالیاوە هاتبوو. لە 2 نۆڤەمبەریش کۆچتین فەیزوڵاوی کە هاوسۆزە لەگەڵ دەوڵەتی ئیسلامی لە ڤیەنا تەقەی کرد و 4 کەسی کوشت. سەرۆکی وڵاتانە و سەرۆکی وڵاتانی تری ئەوروپا ڕۆژی سێشەمە کۆبوونەوە بۆ توێشکردنی تەکبیرەکانیان. فەڕەنسا و ئەڵمانیا داوای تونکردنەوەی ڕێوشوێنی ئاسایشی دەکەن لە سنووری ئەوروپادا کە بە سنووری شینگن بەناوبانگە. بابەتەکە پەیوەست نییە بە ڕێگەگرتن و کەمکردنەوەی وەرگرتنی مافی پەنابەری، بەڵکو پەیوەستە بە ڕێگری لە بەکارهێنانی ئەو ڕێگایە بە شێوەیەکی خراپ، هەروە پاراستنی سنوورە هاوبەشەکانمان بە شێوەیەکی چاکتر. تیرۆریستەکان لە شارەکانی نیس و ڤیەنا ئازادانە لە سنووری وڵاتانی شینگن هەمووشۆیان کردووە. شیکەرەوەی بواری تیرۆر ڕافایلۆ بانۆتۆش پێی وایە مسۆگەرکردنی ئاسایش لە سنوورەکانی دەرەوە کێشەکە چارەسەر ناکات. وەک چەندین جار لە ڕابردووشدا بینیمانە هێرشە تیرۆریستەکان لە ناوخۆ دێن. لەو باوەڕەدام ئەوەی کە لە نەمسا بینیمان نمونەیەکە لە کاتێکدا ئەوەی ئەو کاری کرد لەنەوەی دووەمی کۆچبەران بوو و لە نەمساشە دایک بووە. کەوابوو چۆن حکوومەتەکان ڕوبەرووی تونڕەمی ناوخۆیی ببنەوە. ئەوروپا یاسای نوێی پێشنیاز کردووە بۆ جڵەوکردنی کۆمپانیەکانی ئەنتەرنێت کە بابەتی تونڕەوانە بڵاوەکەنەوە. لەو ساتانەی کە بەڵگەیە کوشتێکی وەها دەبینین لەسەر ماڵپەڕەکان کە تاوان و زەرمەندە پێویستە بەرچەکردار هەبێت و بەخێرایی. کۆبوونەوەی یەکێتی ئەوروپا لەسەر وەختی یادکردنەوەی 5مین ساڵی
هێرشە تیرۆریستەکانی فەرەنسا بوو کاتێ 9 هێرشبەر 130 کەسیان لە فەرەنسادا کوشت. لەو کاتەوە زۆربەی ئەوانەی کە بە تیرۆریست ناو دەبرێن هەندێک هێرشی تریان لە ئەوروپادا بە ئەنجام گەیاندووە. شوێنێکی دیاریکراویان نییە کە هێرشی فراوانی تیرۆریستی تێ ئەنجام بدەن وەک ئەوەی لە فەڕەنسا یان مەدرید یان لەندەن ڕوویاندا لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا. وا بڕیارە سەرکردەکان یەکێتی ئەوروپا کە ژمارەیان 27 لە دیسەمبەردا کۆ ببنەوە بۆ بڕیاردان و هەنگاونان لە هەمبەر ڕوبەڕووبوونەوەی هەرەشەکانی تیر. د کۆمبوونێکێدا لە ئەنقەرا پایتەختە تورکیە سەرۆکێ پارتیا گەلا کۆماری CHP کەمال کلیشداروغلو گوت تەنێ پارتیا وی دکارە پرسگرێکا کورد لە تورکیە چارەسەر بکە. پەیمنێرê دەنگی ئەمریکا لە ئەنقەرەیە ئەیوب دەمیر لەوێ کۆمبوونê ئامادە بوو ev raport hazır kir. İfade ettiğiniz Kürt sorunu bugüne kadar çözülememse sorumlusu siyaset kurumudur. Li Tirkiye pirsgirêka Kurd di nav partiyên siyasî de wek babeteka sereketî sekine. Her partî li gorî siyaseta xwe nêzîkî vê meselê dibe. Di salên borî da Partiya Desthilat AKP ji bo çareserkirina pirsgirêka Kurd pêvajiya aştiyê dabû destpêkirin. Lê ev pêvajî di sala 2016 da hate dawî kirin. Piştî vî jî AKP li gel MHP îttifak çêkir û ser vê meselê hiç nesekinî û heta niha jî di vî warî da tiştek diyar nekiriye. Di 11 mijdarê da serokê giştî yê CHP Kemal Kılıçdaroğlu di civîna mêza aborî da dema pirsên rojemevana bersivan digot xeyrî CHP hiç partiyek nikare pirsgirêka Kurd çareser bike. Kılıçdaroğlu berdewamiya aqeftina xwe da jî wiha qise kir. İfade ettiğiniz Kürt sorunu bugüne kadar pirsgirêka Kurd heta niha natibde çareserkirin berpirsê vê saziya siyasetê ye. Ciyê çareseriyê parlamentoye lê re çareser dibe. Bi beşderbûna hemû partiyên siyasî dikare çareser bibe. Wê meselê lazim e partiyên siyasî ne gorî xwe lê li gorî berjevendiyên welatê binirxînin. Metibî warî da siyaseta xwe diyar kiriye. Wê pirsgirêkê ji bilîme çi partiyek nikare çareser bike. Ev qisên Kemal Kılıçdaroğlu di nav partiyên siyasî de jî bû sedema gotûbêjan. HDP hayjixweyî nêzîkî van gotinan dibe. Lê parlamenter û hevseroka giştî ya Partiya Herêmên Demokratîk DBP'yê Saliha Aydeniz ev qisên Kılıçdaroğlu ravekir û wiha got. Eger tiştek wilo hatiye gotin lazım ki ji bo navê gavê somut bavêjin yani bi gotinan ne ya da bi raporan ne yani 7 sal e li cêk devleta Tirkiye ava bûye ji wir hetanî ji bona mesela Kurda li Tirkiye ama hetanî ne hatiye çareserkirin yani eğer tenê kanun em çareser bikin hetanî çima çareser nekirin ya da ji bona xwestekê gelê Kurd çi gavavetine yani benim lazım ki via bipirse. Li gorî pêzanînê sporên siyasî tê diyarkirin ku heke li Tirkiye pirsgirêka Kurd bê çareserkirin dê pêşiya Tirkiye jî di warê siyasî, aborî û gelek tiştên din da bê firehkirin. Eyüp Demir, Dengê Amerîka, Ankara. Li dor helwesta CHP de derbarê çareserkirina pirsgirêka Kurd li Tirkiye û reaksiyonên partiyên dinên Tirkiye li dor vê mijarê niha peyamnêrê me Eyüp Demir bi riya Skype ji Enqereyê bi me raye. Dem baş Eyüp axaftinên Kiliçdaroğlu di kîjan çerçeveyê de bûn? Keksalê rastî axaftinê wî di aliyê çareserkirina mesela Kurd da zêde derkete pêş. Ji xwe em dikarin bêjin ku hemû partiyên siyasî dema nêzîkî hilbijartinê dibin mesela Kurd derdixînin pêş. Kılıçdaroğlu jî divê ew da jî ragihand ku yani heke ev mesele heta niha nehatiye çareserkirin sedema wî saziyên siyasî ne di aliyê din da jî CHP yani serokên CHP got ku eke yek kesek an jî saziyek diya çareser bike ew jî CHP heke CHP nebe hiç partiyek nikare çareser bike. Rastî divê qiseyê wî da jî tiştên balkêş hene yani em dikarin bêjin ku CHP partiyeka damezirandinê ya Komara Tirkiye ji bo wî jî mafê wî heye di vî warî da yani pirsgirêka Kurd tevahî bi vî şêwazî derketiye holê. Di aliyê din da jî yani CHP dibêje ku heke ev mesele bê çareserkirin mecbûr e ku CHP tê de hebe. Aliyê din da tiştekî din jî nîşan dide dibêje ku ev mesele lazım e ku di parlemenê da bê çareserkirin ne tenê CHP hemû partiyên siyasî tê da cî bigire û piştî wî jî ser vê ew ê kira konsensûk bê çêkirin ku ev mesele bê çareserkirin.
راستی دیسا مثلا پرسکریکا کورتا جی یعنی سر آبوری جی قصه بکن دیسا ال درد که و آنجی تشتکی سیاسی قصه بکن دیسا ال مسئله درد که جبوی جی اپ وی علیدا نه که خود خوازه سر مثلا کردا هور بکی آنجی سر بسکنه باشه ایوب یعنی بحثا پرسکریکا کرد بکن در پارلمان ترکی دا هندکی کردان به تایبتی دمین داوی دا هدف جی تجربه که وانه نشرین لگل پارلمانی هیا کو دماد البرلمان ده بحثا چارەسەرکردنا پرسگیریکا کرد بو دهاتن دستگیرکردن یعنی جهه چاوت کار نزیکی وی مجاری به اگر بحثا پارلمان ترکیه بکن شخو کلشتاروğlu دما پرساته کرن گوتن کو یعنی تو وی مثلا هانه چاوا با اوایکی دیتپار دخوازی چارەسەر بکی مثلا هم تشتین گلوور دکارن بیجن راستی اف جبو چارەسەری تر ناکه اوی جی گوت کو یعنی ev mesele lazım parlamentoya da beçare serkirin ditpar eve ugot yeksi lazım ko hemu partiyen siyasi yani ne tane CHP hemu partiyen siyasi gere be ali bahev mesela divida debeku HDP partiya destrat AKP MHP partiya baş be yani anji partiyen din yani partiye ke tane nişan nade Kılıçdaroğlu usa diyere ku nerini uda evjidet ke peşku Kılıçdaroğlu dixwaze ba awayekî konsensus yani tiştekî wiha jî got bû rastî eva mesele ka tenê siyasî nîne yani ser partiyane ji bo em bêjin berjewendiyên welat gere hemû partiyên siyasî temaşe bike û li gorî wî nêzîkayiya xwe derxîne pêş bawerim çareseriya wî di vî xetê da ye. Eyûb em eger bidin ber çavan ku partiyên alîgirên Kurdan yani wê ji wê axaftina Kemal Kılıçdaroğlu hez bikin ku divê pirsgirêka Kurd bike manî li ser asta axaftin yani bê çareserkirin başe demekê de ku em bibêjin partiya desthilatdar AKP û MHP ewana renge bi wê nêzîkbûnê neçin mesela pirsgirêka Kurd reaksiyona wan ji axaftinên Kemal Kılıçdaroğlu da wê çawa bin Rastı yani viyali da tedi amacı kır partiya destilat demek ki pevacı çareseri yani açtı diyar kır bu yani eva 2016 da çok davili hatta nahaci ne partiya destilat AKP ne ji hefpari ve MHP divi varı da hiç tiştek ne got em evi karın bejin ve çava nezik bibin rastı Vakta ku mesela kurteneke derke ve peş heke jibo berjewendiyên partiye ke ve xwe nêzik diyar dikin jibo ana partiya desthilat AKP jî usane jibo partiyên din jî usta derke ve peş da aliyê din da jî rastî HDP nekê bi awayekî em bêjin ku dixwaze ku rewş zelaltir be derke ve peş hay ji xwe nêzîkî vê mes'ewê dibe daxuyanên Kılıçdaroğlu dibe lê dîsa partiya ya embeci DBP serokêjî de ew da jî diyar kiribû dibêje ku heke heta niha çareser neke çima çareser neke wet pirsekê jî lê dike. Belê Eyûb yanî axaftinên wî dibin egera ku renge bibe em bibêjin bingeh ji hevalbendiyekê di navêna partiyên Kurdan û CHP de kek sal rastî li vê derê çane partiyên siyasî weta ku hilbijazin nêz be تو هاو دبینی که همو جبو کردان آنجی هنتشتین ارینی دردخینه پیش چه پارتیا دستلات چه پارتین اپوزیسیون hiç fark nake yani heke el bicardın eknez ve ezbavarım ku ve ev mesele ve zedetir derkede peş le rengeki çava derkede vi ali da jitedi kurd zihneki em vata ku rewşe de şopinin kurji de bejin ku em edi doxazın bikistan anji bigotuna na به رنگکی دیپار به شکلی ارینی گره درکمن پیشبریم اوجی حساب دنگ خو وصادکن و روزن پیشی آمده‌ای از باورم سروی گوتوبش بین کرن هر خاطر هلوستا یعنی کردان و درباره د دیاره اگر هم وستن ورن سر هلوستا ام ببیجن خلک ترکیه گل لناو جاده یان تنها لانقره پایتخت دمینی ترک بخواد و درباره د دوری سیاست و دوری اجنده و پارتیین سیاسی و هلبجارتنان لناوا جاده او اریکرین هيا او قبول کرن هيا کو پرسگریکا کرد ویل ترکیه برنگی که جرنگان به چاره سر کرن هکه دکارم ویا ببیجیم هکه دستلاتیا ترکیه انجی یکو انا سیاست ترکیه برای وادبن بخوازن چاره سر بکن از باورم کو گلی ترکیه کو ناو کولانا دا جن وانا دبینن وی علی دا آماده نه جبوچه جبو که او زیدتر لسر دبار خوانه لسر روش خواه طایبتن اف روش وان راستی دواری آبوری دا وارن گلک تشتان دا گلک دناو قیرانه که دا جبو
çareseriye ke bibe hiç gelin Türkiye nabêje na ve evda yegringe ve ku ew yekû çareseriye derdikin bi gerek bi bawer bi xwe bawer berê Peyamnêrê dengê Amerîka li Enqerê Eyyûb Demîr gelek spas. Xweş. ئەوارەکانی ئوردگایی واشوکانی لە باکووری سووریا لە ژێر کۆنتترۆڵی بەڕێوەبەرەتی کوردایە چاوەڕێی زستانێکی سار دەکەن و هاوکاریکی زۆری بنەڕەتیان بۆ ناکرێت. نزیکەی 1885 خانەوادە لە سەریکانی و ناوچەکانی دەوروبەری دەژیان کە بەهۆی کردارە لە شەرکانی تورکیاوە ئاوارە بوون و بە وەتێنێتەوە یەکگرتوەکان فەرەتر لە 150,000 ئاوارە هەن. پەیامنێرمان سەردانی ئوردگایی کردووە و ئەم راپۆرتەی بۆ ناردوین. دەم ساڵا زستانê ya duwemîn e bi ser koçberên kampa Waşûkanî ve tê. Di kampê de 1885 malbatên koçberiyên bajarê Serêkaniyê û gundewarên wê hene li ser 1620 konî hatine dabeşkirin. Koçberên kampê ji demsala zivistanî metrîsîdarin got wê bi çi awayî zivistanê biqedînin derweşa got amadekarî tunene. Malbata Şêxmûz taha got ji 7 kesan pêk tê û di nav wan de bûk û xwedanê pêdiviyên taybet heye. Hevjîna Şêxmûz jî diyar dike got pêdiviyên wan yên zivistanê pirin û ji ber vê xêzaniyê jî ew nikarin bicî bibin. Xwedê em çadirekê dixwazin, em çemento dixwazin, em mitbexa dixwazin, em cilika dixwazin. Li vîn tinen em li vîna dixwazin zivistan sermedar. Li gorî meclisa kampê pêdivî bi cilan û sûtemenî, sobe û isfinc û betaniyan heye. Hevserokê meclisa kampê Ela Cemîl Elî diyar kir got hin malbat hene hejmara wan di ser 8 kesan de û konek têra wan nake. Her wiha anî ziman got pêwîstî bi serrastkirina riyan jî heye. Ama herî esas vir de kampê de tê kirin bi rastî cema serf sihî gelekî xerab e. Yani gorî tê gotin yani fetrakên pêş de her derbê tê ejlandin û serf sihî bê çêkirin ama tişt ew tişt bi cînaye rastî. Birêz Ela da zanîn got herî kêm hewcedarî bi 12,100 sopeyî jî heye. Diyar kur got pirsgirêka avqirêjiyê wê di zivistanê de metirsiyeke li ser rewşa tenduristiya koçberan jî bîne holê. Lewra rêveberiya kampê ji hêla xwe ve hewledanên çareserkirinê dide meşandin. Rêvebira kampa Waşûkanî stêra Reşik ji dengê Amerîka re diyar kir got plansazî ji demsala zivistanê re tên amadekirin û di serî de çareserkirina kêmasiyên got di sala borî de bi wan re derbas bibûn. وەکی ئەم دەزانی کامپا واشوکانی دەمەکە زووترین هات ئاواکردن سیانە سەرف الصحی ئەم ئانا ئیعادەتە سیانە سەرف الصحی ئەم دخوازن ئەم بکن. Birê stêra Reşik balkişan ser rewşa elektrîkê stêra anî ziman got hewledan hene got elektrîkê ji bo seranserî kampê peyda bikin. Kampa Waşûkanî di 24 mêjdara 2019 de hatibû avakirin di rewşeke awerte de da ku pêla bi hezara koçberan ji ber êrişa Tirkiyeyê ser bajarê Serêkaniyê û gunderwarê wê bicih bikin. Ji ber vê yekê pêwîstî bi gelek beşên xizmetguzariyê di kampê de hene bi taybetî pêdiviyên bingehîn yên tapê û bi taybet got niha werzê zivistanê jî li dar e. Zana Umer dengê Amerîka Dawiya Kurd Connection her şal bin. Demêne xweş.